ژوورەکەدا. نیوەڕۆتان باش بەر لەوەی بێ بەسەر مەسلەی داعش و ئەو گۆڕانکاری نیسان ڕۆژی ڕابردوو بەخابن ئەمڕۆ بڕیارەکەی دادگای تەمیز دەرچوو بە مسادقەکردنی ئەو سزای بەسەر جیراوانی بادینان مە بڕیارێک و هەواڵێکی زۆر ناخۆشە و بەڕاستی بەرەو ئاراسیەکی زۆر خراپ بارودۆخی ئازادی و ینی ڕادەربڕین لە کوردستان هەنگاو دەنێ. سەبارەت بە مەسلەی داعش فترێکی زۆرە کەلێنێکی زۆر لە نێوان هێزی پێشمەرگە و لە نێوان هێزی پێشمەرگە و با بڵێن ئەو هێزە چەکدارەکانی عێراق هەیە، ینی مەوسم ئەو هێزانەی عێراقی هەیە و ئەو فراغەی هەیە زەمینەی جم و زۆڵی زیاتری گروپە تیرۆریستەکانی دروست کردو بە تایبەت داعش و لەوانەیە زەرفی ئیقلیمی و دوای پشوویەکی چەکدارانی داعش پێویستیان بەوە بکە دەست بە جم و جۆڵ بکەنەوە یان زەمینەی جم و جۆڵیان بۆ دروست بووە و نەبوونی هەماهەنگی لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و لە نێوان هەولێر و سلێمانی هەموو ئەوانە ڕەنگە بەیەکەوە ئەو دۆخەیان دروست کرد بێ کە ئێستا دەبینین پەلاماری هێزەکانی پێشمەرگا پۆلیس و خەڵک دەدەن تیرۆریستان و ڕۆژانە زیانەکان دەبیستین بەداخەوە. باشە کەواتە ئەمە مەترسی گەورەیە بۆ دووبارە سەر هەڵدانەوەی چەکدارانی داعش لە ناوچەکەدا یاخود ئەم جم و جۆڵانە چۆن خوێندنەوەیان بۆ دەکرێت؟ داعش لە ڕووی سەربازیەوە ناوچەکانی لەدەستدا کە دوایین پێگەکانی خۆیان لەدەستدا لە حەویجە و لە مووسڵ، بەڵام وەکو فکر وەکو تەنزیمات هێشتا ماون و چالاکیان بۆ ماوەیەک کببوویەوە ئێستا هەم با بڵێن لەو ناوچانەی کە فەراغی ئەمنی هەیە و هێزی چەکدارتیدا کەمە یان نییە بوونیان هەیە و بەتەکید پشتیوانی و هاوکاری ئیقلیمیان هەیە بە تایبەت تورکیا، چونکە تورکیا لە سووریا بارودۆخی باش نییە و لەبەرەوەی بایدنیش هاتووە سیاسەتێکی نوێ لە عێراق و ناوچەکە هەستی پێدەکرێت. دوێنێ ماگۆرک لێرە بوو پەیامی ئەمریکای هێنا استراتیژێتی ئەمریکای بۆ قۆناغی داهاتوو بۆ 4 ساڵی داهاتوو گەیاندا لایەنە سیاسی عێراقیەکان. تورکیا ترسی لەوە هەیە بەتەکید هاوکاریەکانی زیاتر دەکا و ڕەنگە ینی پەیام و ئیعاز بدا بە گروپە تیرۆریستەکان کە جم و جۆڵیان زیاتر بکەن. ئەمە هۆکارەکەیتی. باش ئەو بۆ شایەمنی کە لە ماوەی ڕابردوودا لە ناوچە دابڕێنراوەکان هەبوو لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقدا کە بەشێکی زۆر لە شارەزایانی بواری سەربازی ئاماژەیان بەوەدا کە هۆکاری سەرەکی بۆ ئەم جۆرە هێرشانە کە دەکرێتە سەر پێشمەرگای خۆ سوپای عێراق. ئێستا لیژنی هاوبەش پێکێنراوە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە ئەمنیانە. پێتان وایە ئەمە چارەسەری دۆخەکە بکە و بنەبڕی ئەو هێرشە یاخود ئەو جم و جۆڵە سەربازیانە بکات کە ناوە چەکدارانی داعش دەیکەنە سەر هەردوو لە؟ بە چارەسەرکردنی تیرۆر لە عێراق هەرتەنها بە پڕکردنەوەی فەراغی ئەمنی دروست نابێ، ینی ڕەنگە چارەسەری ئەمنی بەشێک بێت لە چارەسەرەکە. ینی بۆ نمونە ئێستا کە باسی فەراغی ئەمنی دەکرێت یان بۆشایی خاک دەکرێت لە نێوان هێزی پێشمەرگە و لە نێوان سوپای عێراق، ئەمە تەنها چارەسەر نییە لەبەرەوەی جم و جۆڵی ئەو گروپانە زیاتر لە ناوچە دابڕێنراوەکان و لەو بۆشایانەیە. ینی یەکێک لە گرفتەکان ئەوەیە کە خاوەنی زەوی یان صاحب ماڵی ئەو شوێن ئەو ناوچانە لەوێ نین. هێزی پێشمەرگە مەفروضە بگەڕێتەوە ناوچە جێناکۆکەکان لەبەرەوەی هەم شارەزان هەم حازینەیان هەیە و دەتوانن باشتر چاودێری ناوچەکان بکەن. ئەوە یەکێکە لە هۆکارە زۆر سەرەکیەکان لە هێزی پێشمەرگە لەو ناوچانە نییە، لەبەرەوەی هێزی پێشمەرگە نیە ئەو هێزانەی کە لە هاتوونەتە ئەو شوێنانە لە دوای ڕووداوەکانی ڕفراندوم هێزی بێگانن، حەشدی شعبین و عەرەبن یان سوپای عێراقن کە کەفوونین، یانی توانایان لاوازە. ئەو هێزانە توانای ئەویان نییە بتوان ئەو کلێن ئەمنیانە پڕ بکەنەوە، بتوان خەڵکەکە ناناسن و خەڵکەکە هاوکاریان نییە. ئەمە هۆکارە سەرچێکەیە. ئەگەر بێت و هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ئەو شوێنانە و بگەڕێتەوە ئەو بنکانی پێشووتر لێبوون بەتەکید کاریگەری ڕاستە خۆیان دەبێت و ئەزمموریشمان هەیە لە ڕابردوودا ئەو ناوچە دابڕێنراوەکان دەتوانین بڵێن ژمارەی پەلامار و هێرشەکانی تێدا زۆر زۆر کەم بۆیە چونکە تەنها لەو شوێنان نەبکە عەرەبی لێبوو کە حازینەی هەبوو بۆ مانەوە بۆ گەشەکردن و بۆ جێبەجێکردنی پلانەکانیان وە گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە دابڕێنراوەکان و پڕکردنەوەی ئەو بۆشایی ئەمنیەکە دروست بووە. جەناب دامەژێریەکە چکە لە ماوەی ڕابردوودا چەندین جار باس لەوە کراوە و حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت کە ئەمە پێویستی بە ڕێکەوتنە پێویستی بەکاتە.
پێویستی بەکارنیە پێویستی بە یەک گوتاری خەڵکی کوردستان هەیە پێویستی بە یەک گوتاری پێکەنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە پێویستی بەوەی کە کورد زاریش کە خۆی ڕێکخاتەوەرەخەیەکی هاوبەشێ بێ ئێستا کەس نازانێم حکوومەتی هەرێمە ینی زۆرە حکوومەتێکە کە قەڵەمڕەویەکەی سنووردارە کە دوو ئیدارە لە هەرێمی کوردستان هەیە دوو ئاسایش هەیە نەک تەنها مەسەلەی یەک وەرەقەی بەڵکو هەماهەنگی ئەمنی لە نێوان سلێمانی و هەولێر وەکو پێویست نییە جارێ پێشەم شتێک پێویستە کورد بەیەکەوە دابنیشن یەک گوتاریان هەبێ و یەک وەرەقە پێشکەشی بەغدا بکەن و فشار بکەن و داوا بکەن پێویستی بە کاتی چی هەیە خۆ قابل ئێمە ینی مەشروعێکی زراعیمانیە تا بیچێن و بەرەکەی بدورینەوە بەڵکو پێویستمان بۆی کە ئێمە دابنیشین لە یەکتر تێبگەین جارێ دوایی لە بەغدا بگەین کاکە ئەو منتیقانە کوردی لێیە و ئەو منتیقانە خاچی کوردستانە یان على الأقل منطقەی متەنازعە پێویستی بۆی کە ئێمەش تێدا بەشدار بین و لە دوای ئەو ڕووداوانەوە کە ئێمە داوای سەر بەخۆیمان دەکرد ئێستا کورد داوای کەرکووک ناکە گرفتەکە لەوەیە کورد ئەجێندایەکی بۆ ناوچە دابڕاوەکان نییە بۆ لە هەر لە شنگالەوە بگرێت تا دەکاتە خانەقین ینی بارگایەکانی بارگای هێزە کوردیەکان نەگەڕاوەتەوە هەموو ناوچەیەک لە مووسڵ تا ئێستا هیچ بارگایەکی حیزبە کوردستانیەکان لە مووسڵ و دەشتینەوە نییە ینی کورد بەڕاستی دەستی ناڵێم دەستی شۆردووە لەو ناوچانە بەڵام کورد هیچ ڕویای نییە بۆ ناوچە جێناکۆکان و هیچ گوتارێکی نییە ینی حتا لە مەسەلەی پێکەنانی حکوومەتی هەرێمیش بڕیار بوو بێکەوە محافظی کەرکووک دابنن کەچی ئەو بڕیارە یان ئەو داوای کەرکووک ناکات ینی ئەمەی کە جەنابەت ئاماژەی پێدەی گەڕانەوەی هێزی پێشمەرگە کورد ئەجەندایەکی نییە بۆ دووبارە گەڕانەوە بۆ ناوچە جێناکۆکەکان کە پێشتر بە مادەی 140 ینی مافەدە سووریەکانی کورد لەو ناوچانەدا یەکلایی کراوەوە بەڵام هەوڵێک نادرێ بۆ زیندوکردنەوەی مادەی 140 و هەوڵێک نادرێ بۆ دووبارە گەڕانەوەی کورد و بۆ ئەو ناوچانە بە تایبەت کەرکووک و ناوچە دابڕاوەکانی دیکەش. کورد ئەجێندایەکی ڕوونی نییە ئەوە نییە بڵێ هەر ئەجێندایەکی ڕوونیە لە دوای 2017ەوە ینی وەرەقەیەکی نەبوو تا ئێستا کە پێشکەشی بەغدای بکە ئەو حکوومەتی عێراقی گۆڕا بۆ هەبوو لەناو ئەجێندای کازمی ئەو جێی نەکرایەوە بڵێن کاکە ئێمە بەشداری ئەم حکوومەتە ناکەین یان با بڵین ئێمە مەرجی بەشداریکردنەکەمان بریتی لەوەی کە بەشدار بین لە ڕووی ئەمنی و لە ناوچە جێناکۆکان بۆی ئێمەش بەشدار بین لە پاراستنی على الأقل سەروباڵی کورد لەوێ هاوڵاتیانی کورد لەوێ تورکیا لەو دوورەوە دەیەوێ هاوڵاتیانی تورکمان لە کەرکووک و پارێزە ئێمە لە پاڵ خۆمان و کە ئەو کەرکووک ناوچە دابڕێنراوەکەن کە خاچی کوردستانە و مێژوو هەموو ئەوانەی کە بەردەست ئەو بەڵگەنامانەی کە لە بەردەستن خاچی کوردستانەوە لە مادەی 140 بەڕوونی دەڵێ منتیقەی متەنازع عەلەیها یعنی ئەو شوێنانەی کە یەکلایی نەبووەوە جێناکۆکە لە ڕووی ئیداریەوە سەر بچێوێ باشە ئێمە دەبێت مەرجمان هەبێەوە بۆی تعامل لەگەڵ بەغدا بکەین وەکو بەشێک لە عێراق بەشدار بین لەو ناوچانە خۆ ئەگەر ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغداش نەبێ خۆ ئەو ناوچانە کوردی لێ مەفروزە ینی بەعەدالەت کورد بەشدار بێ لە پاراستنی ئەمری ناوچەکە و بتوانێت ئەو هێزانی لەو ناوچانە هەنا بۆ ئەوە تەماشای ئەو بازگانە بکە هەمووی عەرەبن تەماشای ئەو هێز سەربازانی لەو ناوچانە بکە هەموو حەشدی شعبین و هێزی بیانی بەو معنای ینی عەرەبن و بێگانە لە ناوچەکان کورد دەبێت داوا بکە ئەو ینی ئەوە چارەسەر بکرێ ئەگەر چارەسەر بکرێ بە تەئکید ناوچەکە ئارامتر دەبێت خۆ ئەو پەلامار و هێرشەی دەکرێت سەر ئەو ناوچانە زۆربەی دژی کووردە کە دژی کووردە مەفروزە هەرێمی کوردستان قسەیەکی هەبێت لەو بارەیەوە بۆ لێدوانێک دەدرێت لە دەرەوەی وڵات سەبارەت بە هەرێمی کوردستان بۆ لێدوانێک درێت لە ئێرانەوە سەبارەت بە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بەیان نامە دەردەکات ینی سەرکۆنی لێدوانەکان دەکات بۆ نایە قسەیەک لەسەر کوشتن و بڕینی ئەو ناوچانە بکە کە ڕۆژانە پەلاماری کورد دەدرێت مەفروزە هەرێمی کوردستان فشار بکرێ خۆ ئێمە ینی ڕێگاکانی فشارمان زۆرە لە ناو پەرلەمانی عێراق دەتوانین فشار بکەین سەرۆکی کۆمار کورد دەتوانێت مەشروع تەقدیم بکە وەزیرمان هەیە لەوێ وەزیری دەرەوە کووردە ینی جێگیری سەرۆک وەزیرانە ینی دەکرێت ئێمە فشار بکەین لە پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان قسەیەک ناکە سەبارەت بە ناوچە جێناکۆکان و کە ڕۆژانە پەلاماری هاوڵاتیانی کورد دەدرێت و شەهید دەکرێت یعنی ئێمە ینی ڕێگاکانی فشارمان زۆرە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بێک و دابنیشن بەیاننامەیەک دەربکەن و بڵێ کاکە ئێمە وەفتێک دەنێرینە بەغدا بۆ ئەوی بتوانین چارەسەرێکی ئەم گرفتە بکەین یعنی هیچ بەرپلانێک نییە بۆ چارەسەری پڕکردنەوەی فەراغی ئەمی لەو ناوچانە حتا پڕکردنەوەی فەراغی ئیداری خۆ محافزی کەرکووک کورد بوو لە دوای ڕووداوەکانی ڕفراندۆم نەجمەدین کەریم کە ئیتر ڕای کرد و نەهاتەوە دەبوایە ئەو فەراغە پڕ بکرێتەوە بۆ تا ئێستا هەرێمی کوردستان قسەیەکی لەسەر ئەوە نیە بۆ ینی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان
گفتوگۆ دەکات لەگەڵ بەغدا سەبارەت بە شنگال و بەپڕکردنەوەی هەندێک پۆستی مووسڵ ئەی بۆ لەسەر کەرکووک قسە ناکە ئیناڵێن دڵی کوردستانە ئەی دەبواە قسەیەک بکەن. سپاس بۆ سەرتیب جۆهەر نووسەر و ڕۆژنامەنووس، سپاس بۆ ئامادەبوونی جەناب